سەبارەت بە ئاگربەستی تاگلیانی گروپە شەکدارەکانی عێراق گفتوگۆی زیاترمان دەبێت لەگەڵ بەڕێز گابریێل سۆما ڕاوێژکاری پێشووی دۆناڵد ترامپ کە لە نیوجەرسیەوە لەگەڵمان دەبێت. بە سوپاسەوە بەڕێز گابریێل سۆما، ئەم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. ئەم ڕاگەاندنی ئاگربەستەیەک لایەنەی گروپە شەکدارەکانی عێراق کە بۆ ماوەی مانگێکە پێتان وایە تاکەی بەردەوام دەبێت؟ پێش هەموو شتێ سوپاس بۆ بانگهێشت و میوانداریتان. پێم وابێ ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووەدا بە تایبەتی لە عێراق دۆخێکە کە پێشوازی لێکرێ، چونکە ئێمە نامانەوێ شەڕ بکەین بەرامبەر ئەو میلیشیانە لە عێراق و هەر کاتێک کە دەبینین ئاگربەستیان ڕاگەیاندووە ئاماژەیەکی باشە بۆ ئێمە. من دەمێ ئەوەتان بەبیر بێنمەوە لە 7 ئۆکتۆبەرەوە ئێمە 180 جار هێرشمان کراوەتە سەر لەلایەن ئەو میلیشیانەوە لە سووریا و عێراق. ئێستا کە ئەو ئیشە بێمانایی خۆیان ڕاگرتووە هێرشکردنە سەر ئەمریکا شتێکی باشە. باش، بەڵام بەشێک لە گروپە شەکدارەکان باس لەوە دەکەن، ئەڵێن ئێمە چاوەڕێی گفتوگۆ و دانوستانەکانی نێوان حکوومەتی عێراق و واشنتنین بزانین ئایا گفتوگۆکان بەکوێ دەگات بۆ چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق. ئەگەر نا ئێمە هەڵوێستی جیاوازمان دەبێت. ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ هەندێک قسە و قسەڵۆک هەیە لە عێراق کە حکوومەتی عێراقەیەوێت کە ئەمریکا بەجێ بێڵێ، حکوومەتی عێراق بەجێ بێڵێ، عێراق بەجێ بێڵێ، بەڵام ئەم داواکاریە تا ئێستا بەڕەسمی ڕاگەیەندرا و داواکاری ڕەسمی یان لە کۆبوونەوەی فەرمی نەدراوەتە ئەمریکا کە دەبێ ئەمە بە شێوەیەکی فەرمی بدرێتە ئەمریکا. ئێمە بانگشت کراوین لەسەر داواکاری حکوومەتی عێراق بۆی کە هێزەکانمان بنێرینە عێراق و حکوومەتی عێراق تاکە لایەنە، تاکە دامەزراوەی فەرمیە و لایەنی فەرمیە لە عێراق کە ئەتوانێ داوامان لێ بکە بۆی کە بەجێ بێڵین. هەر کاتێک داوامان لێ بکە بە دڵنیایەوە بەجێ دێڵین. کەواتە ئەگەر حکوومەتی عێراقی بە فەرمی داوای لێکردن، ئەمریکا ئامادەی عێراق بەجێ بێڵێت؟ بە دڵنیایەوە ئێمە لەوێین لەسەر داواکاری حکوومەتی عێراق کە 2014 ئەم داواکاریەمان پێگەیشتووە، کاتێک کە داعش هێرشی کردە سەر عێراق و 1/3 عێراقی داگیر کرد و بەشێک لە سووریاشی داگیر کرد. ئەو کاتە حکوومەتی عێراق داوای کرد بە فەرمی بۆ ئەوەی کە سوپای خۆمان بنێرین بۆ عێراق هاوکاری بین و هاوکاری عێراقیشمان کرد. بەڵام هەر کاتێک کە سوپای عێراق پێی وابوو کە ئەتوانێ شەڕی پەشماوەکانی داعش بکە، بە دڵنیایەوە گە داوا بکە ئێمە بەجێ دێڵین. باش، کەواتە دەپرسم ئایا ئەمریکا بەو ئاسانیە عێراق جێدەهێڵێت کە بۆ خۆیان چەندان جار نەیان شاردۆتەوە، دەڵێن هێشتا مەترسی هێرشی چەکدارەکانی داعش لە ئارادایە؟ هەتاوەکو داعش ڕاستە کە نەچووە و هەتا داعش بە تەواوی لەناو نەچێ، چونکە بۆچوونەکەی هەرماوە، بیرۆکەی تونڕەوی داعش ماوە، هەتا بمێنێ مەترسی سەرهەڵدانەوەی هەیە لە سووریا لە عێراق، بۆی کە ڕێگەیەک دەبێت عێراق ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بیرە داکە دامەزراوە کە ئەکرێ دەستنیشانی بکە ئایا پێویستە سوپای ئەمریکا لە عێراق بمێنێتەوە یان بەجێ بێڵێ. وەکوتم سوپای عێراقە هەر کاتێک کە گەیشتە ئاستێک کە بەڵێ ئەوان توانای ئەوەیان هەیە و شیانی ئەوەیان هەیە کە ڕوبەڕووی ئەم مەترسیە بنە و لە وڵاتەکەیان، بە دڵنیایەوە ئیتر ڕۆڵی خۆیانە و ئیتر ڕۆڵی ئەمریکا کۆتایی. ئەگەر لە تۆ بپرسم خوێندنەوەیەک یا هەڵسەنگاندنێک بکەی، پێتان وایە ئێستا عێراق، هێزەکانی عێراق لەو ئاستەیە بن کە بتوانن وڵات و دەوڵەتی خۆیان بپارێزن؟
هێزەکانی عێراق ڕاهێنانێکی باشیان پێکراوە وە کەلوپەل و چەک و چۆڵی سەربازیان هەیە بۆ ڕوبڕبوونەوەی داعش، بەڵام من ئەمە بەجێڵم بۆ سەرکردە سەربازیەکانی عێراق خۆیان بڕیان بدەن لە چ قۆناغێکدا دەتوانن پشت بە هێزەکانی خۆیان ببەستن و کۆتایی بە پشتبەستن بە هێزە بیانیەکان بهێنن بۆ ڕوبڕبوونەوەی داعش. ئەمە ئەوەستێتە سەر سوپای عێراق کە ئەم بڕیارە بدات. من پێم وانە سیاسیەکانیش لە عێراق بتوانن یاخود بۆیان هەبێ کە ئەم بڕیارە بدەن، دەبێ ئەم بڕیارە بە تەواوی فەرماندە سەربازیەکانی عێراق بیدەن بڵێن ئایا پێویستمان بە هیزی بیانیە یان نا. باش، چی وای کردووە کە ئێستا ئەمریکا بگاتە ئەم دۆخە عێراق داوای چوونە دەرەوەی لێ بکات؟ ئێمە هێشتا نەگەیشتونەتەوە ئاستە، هێشتا کۆبوونەوەی بەردەوام هەیە. خۆتەزانی کۆمسیۆنێکی باڵای سەربازی دروست کراوە کە لەسەر ئەم پرسە کارەکەن. هەر کاتێک ئەم کۆمسیۆنە باڵا سەربازیە گەیشتنە ڕێککەوتنێک و تێگەیشتنێکی هاوبەشت کە ئێمە دەبێ بەجێ بێڵن بە دڵنیایە و بەجێ دێڵی. بەڵێ، ئایا هیچ فشارێک دەبینن لەسەر گفتوگۆکانی ئەو دوولایانە مەبەستم واشنگتن و عێراقا کە ئەنجومەنێکی باڵای سەربازی لە گفتوگۆدان، هیچ فشارێکە بینن بۆی کە زوو پرسەکەیەک لای بکەنەوە و بگەنە ئەنجامێک؟ هیچ گوشارێک نییە لە ئەمریکاوە لەسەر ئەم لیژنەیە بابڵین، ئەوان پلانی خۆیان دادەنێن و پلان بۆ سوپای عێراق دادەنێن و ئەوەی کە پێویستە بۆ سوپای عێراق بۆ ڕوبڕبوونەوەی هەڕەشەکانی داعش لەسەر مێزە ئەوە هەموو قسەی لەسەر کراوە ئەوەستێتە سەر شاندی عێراقی بڕیار بدەن کە دەبێ بمێنینەوە یان نا. دوای ئەوە وەک باسم کرد ئێمە لەسەر داواکاری فەرمی حکوومەتی عێراق لەوین و هەر کاتێکە حکوومەتی عێراق پێی وابوو ئیتر پێویست ناکە سوپای ئەمریکا بمێنێتەوە ئێمە بەجێ دێڵین. بەڕێز گابرێل سۆما ڕاوێژکاری پێشووی دۆناڵد ترامپ، گەلێک سوپاس.